ماوەی چەند ڕۆژێکە بەشی زۆری پزیشکی نەخۆشخانەکانی سنووری ئیدارەی گەرمیان مانگرتنیان ڕاگەیاندووە. بەم هۆیشەوە چارەسەری پزیشکی لە زۆربەی نەخۆشخانەکان ڕاگیراوە. ئەمەش بووەتە هۆکاری کێشە بۆ هاوڵاتیان و بە نیگەرانیەوە دەڕوان ناو دۆخەی کە ئێستا بەرۆکی کەرتی تەندروستی گرتووە لە ناوچەکە. ناوچێکی گەورەی بەرفراوان وەکو گەرمیان ئێستا بێدکتۆرە و هاوڵاتیان بۆ چارەسەر دەبێت ڕووبکەنە ناوچەکانی تر بۆ دایان کیلۆمەتر سەدان کیلۆمەتر ببڕن بەس بۆ چارەسەرێکی دکتۆری دوێنێ ڕووداوی هاتوچۆ ڕووی داوە هیچ دکتۆرە نەبوو چارەسەری کە براوەتە ناوچەکانی تر. دەبێت ئەم کێشە لە ڕگەی یاساوە چارەسەر بکرێەوە یاسا سەروەر بێت. بایکۆتی و پزیشکانە کاریگەری زۆر خراپی هەبووە و بەردەوامیان ئەم چەند ڕۆژە بینیومانە هاوڵاتیان سەر ڕایوەکەزانیانە بایکۆتی پزیشکان هەیە بەڵام سەردانی نەخۆشخانەکانیان کردو چاوەڕێ ئەوە بوون کە بزانن کەی پزیشکانە گەڕێنەوە مانگرتنەشکێنن بۆ ئەوی چارەسەریان بۆ بکات. گیان لە دەستدانی گەنجێک لە یەکێک لە نۆرینگا پزیشکەکانی کەلار هۆکاری سەرەڵدانی کێشەکەی و کە سوکاری ئەو گەنجە لە دادگای کەلار سکاڵایان دژی دوو پزیشکی نۆرینگەکە جوڵاندووە و دادگاش هەردوو پزیشکەکەی خستۆتە زیندان و لە کاردانەوەی ئۆڵیۆستەی دادگاش پزیشکی نەخۆشخانەکان مانگرتنیان ڕاگەیاندووە و شەوی ڕابردووش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایانگەیاند تاوەکو بەو جۆرە مافەکانمان پێشێل بکرێت ئامادە نین بایکۆت بشکێنین. دەسەڵاتێکیە کە لە ئەنجومەی دادوەریدا بەزیوە کە ئەم دەسەڵاتە ڕێگە ئەدات بە حاکمەکان لێکۆڵینەوە لە پزیشک بکەن لە ڕێی مەرجعیەتەکانیانەوە یان ڕاستەوخۆ ناتوانێت پزیشک بخاتە تەوقیفەوە ئللا ئەبێ ڕێی مەرجعیەتەکەی وەرگێ مەرجعیەتی ئێمە بەڕێوەبەری تەندروستی گەرمیانە مەفروزە لە ڕێ ئەوانەوە لیژنە بڕیا بدا و پزیشکە بگیریا نەگیریا چی لێ بکرێ بەڵام ئەم لایانی دادوەری لێرە ئەم دەسەڵاتەی فرامۆش کردووە ناوی ئیش بەمە بکە ئەو تەسەڕفەی لە بەرامبەر ئێمە ئیکاوەکو کەسێک چۆن لەسەر جادە ڕوبەڕووی حادسێ بێتەوە بە هەمان قانون لە ئێماگرێت لە کاتێکە ئێمە ئیشەکانمان بە قانون ڕێکخراوە ینی قانون ڕێپێداوی ئیش بکەین. هەر لەسەر ئەو پرسا ئیدارەی گەرمیان ڕاگەیەندراوێکی بڵاو کردووەتەوە و داوای لە پزیشکان کردووە بگەڕێنەوە سەرکارەکانیان و کۆتایی بەو دۆخە بهێنن کە چەند ڕۆژێکە لە ناوچەکە دەگوزەرێ و پابەندی بڕیارەکان بن. ئاماژەش بەوە کراوە لە ئەگەری نەشکاندنی بایکۆت هەر ڕووداوێکی نەخوازرا و ڕووبدات تاوانەکەی دەخەنە ئەستۆی پزیشکان و بۆ وەڵامی داواکارەکانیشتان لێگەڕێن با یاسا کاری خۆی بکات. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.